توندبوونەوەی گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر مامۆستایانی مافخواز. هاوکات لەگەڵ هێرشی ڕژیم بۆ سەر ژنانی ئازادپۆش و هێرشە موشەکیەکانی بۆ سەر ئیسرائیل، هێرشەکان بۆ سەر مامۆستایانی تێکۆشەر و ناڕازیش تونتر بۆتەوە. ئاژانسەکانی هەواڵ ڕۆژی یەکی گوڵان بڵاویان کردەوەکە سۆماپور محەممەدی، مامۆستای زمانی کوردی و ئەنجامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لە شاری سنا لە 2 دۆسیەی جیادا بە 11 ساڵ زیندان و دوورخستنەوەی بۆ کرماشان مەحکوم کراوە. پێشتر سێوان ئیبراهیمی، مامۆستای زمانی کوردی، ئەنجامی دەستەی بەڕێوەبەری هەمان ڕێکخراو بە تۆمەتی تێکدانی نەزمی گشتی سزای ساڵێک زیندان و 40 زەربە شەلاقی بەسەردا سەپێنرا بوو کە ماوەی حکومەکەی لە زینداندا بەسەر دەبات. بە گوێرە هەواڵەکان ڕۆژی یەکی گوڵان دادگای سنا سزای 3 مانگ بەندکرانی بەسەر مەجید کەریمی، ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی سنفی مامۆستایانی کوردستان و مەسعود فەرهیختە، ئەندامی دەستەی بەڕێوەبەری کانونی ئیسلام شاردە سەپان کە بە لەبارچاوگرتنی ئەوەی هیچ پێشینێکی تاوانیان نەبوو، سزاکەیان گۆڕدرا بۆ 8 ملیۆن تمەن جەریمەی نەقدی. هەر لەو ڕۆژەدا محەممەد سادقی، مامۆستای خانەنشین و هەڵسوڕاوی سنفی مامۆستایان لە شاری عێراق بۆ تێپەڕاندنی حکمی 1 ساڵ زیندان چووە زیندانی ئەم شارە. ئەم چالاکە فەرهەنگیە پێشتر لە ڕۆژی پێنجشەممە 18 ڕەشەمەی ساڵی 1401 لە کاتی کۆبوونەوەی مامۆستایان لە شاری عێراق دەست بەسەر کرابوو. بە پێ هەواڵێکی کە ڕۆژی 31 خاکەلێوە بڵاوکرایەوە، نەجاد ئەنوەر حەمیدی کارون، مامۆستای خەڵکی ئابادان و زیندانی سیاسی دەست بەسەرکراوە لە زیندانی سپیداری ئەحواز لە شارەستەری پزیشکی بێبەشکراوە. ئەم مامۆستا تەمەن 68 ساڵە بەدەست نەخۆشی سەختی دڵەوە دەناڵێنێت و بە وتەی پزیشکەکان پێویستان نەشتەرگەری دڵی بۆ بکرێت، بەڵام سەرەڕای داواکاری بەردەوامی بنەماڵەکەی بەرپرسانی قەزایی و زیندانی ڕژیم لە گواستنەوەی ناوبراو بۆ نەخۆشخانە خۆ دەبوێرن. شۆڕەی هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان وێڕای شەرمەزارکردنی پەروەندە سازیەکان و دەرکردنی سزای نائادڵانە لەسەر بنەمای باوەڕ و ڕەگەزنامەی مامۆستایانی بەندکراو ڕایدەگەێنێت کە بەردەوامبوونی دەرکردنی ئەو حکومانە لە بێتەوانایی دەسەڵاتداران لە ئاست چارەسەرکردنی کێشەکانی وڵاتەوە سەرچاوە دەگرێت. لەو ماوەیەدا خانەنشینان و مامۆستایان چەندین خۆپیشاندان و کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. مامۆستایانی وانەبێژ و نافەرمی ڕۆژی یەکی گوڵان لە بەردەم وەزارەتی پەروەردە کۆبوونەوەیکی ناڕزایەتیان بەڕێوە برد. ئەوان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کەمترین زیادکردنی موچەیان هەبووە و بژێوی ژیانیان لە هەموو کاتێک زیاتر لەگەڵ گرفت بەڕوو بۆتەوە و بەم هۆیەوە گەلێک کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتیان لە دژی مافە پێشێلکراوەکانیان بەڕێوە بردووە. مامۆستایان وانەبێژانی نافەرمی بە تایبەت ئەوانەیە کە لە ناوچە بێبەشەکاندا وانە دەڵێنەوە هەق دەستێکی زۆر کەمیان پێدەدرێت. ئەو کەسانە بەهۆی ئەوەی کە بە فەرمی دانەمەزراون هەقی بیمەکانیان بە تەواوەتی نادرێت. ڕۆژی 26 خاکەلێوە هاوکات لەگەڵ تونتربوونەوەی هێرشی ڕێکخراوی ڕژیم بۆ سەر ژنان، ژمارێک لە مامۆستایان لە تاران لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بوجە کۆبوونەوە. ئەوان خوازیاری هەموارکردنەوەی یاسای پلەبەندی و وەرگرتنی هەقدەستەوە دواکەوتوەکانیان بوون. زۆربەی هەرە زۆری مامۆستایانی وانەبێژ و نافەرمی لەگەڵ کێشەی دابینکردنی بژێوی ژیانیان بەرەوڕوون. لەم ڕۆوە بە ناچاری ڕوو لە کاری دوو هەموو تەنانەت سێهەمیش دەکەن. ئەم مامۆستایانە و خانەنشینانی فەرهەنگی بەشێکن لە هێزی خەباتکار و تێکۆشەری وڵات و تا ڕادێکی باش خۆیان ڕێخستووە. ئەوان چەندین ساڵە پێشەنگی خەبات لە پێناو باشترکردنی ماف و هەڵدەستەکان، ڕێزلیگیران و دەستەبەرکردنی کاتی بەتاڵی زیاتر بەمبەستی خۆ ئامادەکردن بۆ وانەوتنەوە بوون. هاوکات خەباتکارێکی شێلگیر و ماندووی نەناس بوون لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی، ناڕەزایەتی لە دژی بەکاڵاییکردنی پەروەردە، جیای دین لە پەروەردە، لە قاودانی خراپ بەڕێوەبردن، جیاکاری و گەندەڵی و هەوڵدان بۆ دابینکردنی پەروەردەی بێبەرامبەری ڕاستەقینە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا.
مامۆستایانی خەباتکار بەردەوام بەرامبەر بە بێبەشبوون لە خوێندنی منداڵانی کرێکاران و زەحمەتکێشان ناڕزایەتیان دەربڕیوە. ئەم خەبات و تێکۆشانە وای کردووەکە ئیدارەی ئیتلاعات و دەسەڵاتی گوێ لە مست و گەندەڵی دادوەری بەردەوام هەوڵ بدەن با پیلانگێڕی و پەروەندەسازی مامۆستایانی تێکۆشەر ڕەوانەی زیندان بکەن و لەگەڵ ئەزیەت و ئازار و بێبەشی بەرەوڕوویان بکەنەوە. هەر ئێستا ژمارێکی بەرچاو لە مامۆستایانە هەروە لە زینداندان و لە زۆمرەی زیندانیانی سیاسی خۆڕاگر و جێگەی ڕێز و خۆشەویستی جەماوەرن.